بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەم جارەش هاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویست ڕۆژەوانانی عزیز هاتووم بۆ دەڤەری گەرمیان لە دەڤەری گەرمیان لە خزمەت مامۆسایەکی ڕۆحشیرن مامۆسایە کە زۆربەتانە ئیناسن بینیوتانە دڵناشم کە خۆشتانەوێ بۆیە دەمانەوێ ئەم ئێوارەیە لەگەڵ جەنابی مامۆستا جاسم بڵێن ئاڵلقەیەکی نوێ لە بەرنامەی ئاین و سروش پێشکەش بکەین تاوان ڕەنگە بپرسن بۆچی من گەشتومە دەڤەری گەرمیان و دەوروبەری کەلار و گوندی شێخ لەنگەر هەڵبەت لەبەر خاتری تایبەتمەندی بەرنامەکە ئەمڕۆ هاتووم بۆ ئێرە و هاتمە خزمەت جەنابی مامۆستا زۆر خۆشحاڵین سپاست دەکەم کە جەنابەت ئازێتی کێشە لەو هەموو سەرقاڵی خۆت گرتەوە ئەمڕۆ بەشداری لە بەرنامەی ئاین خۆشحاڵین ئەوە ویستم جارە بە بینەران هیچ نە لە ماتا کۆچینە ناو بەرنامەکە ئەو کاتە بزانن ئێمە بۆچی هاتوینە ئێرە و لەگەڵ جەناب تا بەرنامەکەمان یاخناوەڕۆکەکەی چیە بێ فەرموو مامۆستا فەرموو قوربان بەڵێ خۆشەویستان لەگەڵ ئەوەی خۆشەویست بەردەوامە بین لە ناو بەرنامەکەمان یاخوا خوای گەورە تاعات و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵکە ئینشاءڵڵا جارێککە سوپاسی مامۆستا جاسمەکەم خوای گەورە مۆفەقیکە و سەربەرز بێ و ئینشاءڵڵا خوای گەورە سەلامەتی کە تەمان بەرنامەی ئەمڕۆمان باسکردنە لە خورما ئێوە بە خوتان نەزانن کە بە تایبەتی لە ڕەمەزانە یعنی ئەم خورمای ئەگەر لە پێش ڕەمەزانە جۆرگە لە تایبەتمەندی هەبێ ئەوە لە ڕەمەزانە زیاتر و لە ڕەمەزانە باوەڕ ناکەم هیچ سفرەیەکە بێ بێ خورما بابەتی خورما بابەتێکی زۆر باو بڵین بەرفراوانە یعنی هەم دارەکەی هەم خورماکەی هیوادارم ئەمڕۆ لەگەڵ جەنابی مامۆستا بتوانین ئەم بابەتە تاوتوێ بکەین و ڕەهەندە جیاوازەکانی خورما باس بکەین مامۆستا کە باسی خورماکەین زانی کە خورما بینین خیاڵمان زۆر ئەگەڕێتەوە بەلا عیبادەت ینی باوە بڵێن ئەمە شوناسێکی وەرگرتووە کە خورما بینین زۆر ڕەبتە بێتەوە بە بابەتی خواپەرستی و بابەتی ئاینی هۆکارەکەی چییە مامۆستا؟ بەڵێ پێشەکی من بە خێراتنی خۆت و ستافەکەت وە گەرمیانەکەم ئینشەڵا هەر بەخۆشی بێن بۆ ئەم ناوە و هەمیشە ڕێگەتان ئێرە بێ خوا لە ڕازی بێ پێش ئەوە باس جای پرسیارەکەت دەمە بابەتێکەیە زۆر زۆر گرنگە کە پێشتر خەڵکانێک بەلاڕێیە بردویانە بابەتی ئەوەی خەڵکوات تێبگەیە کە خورمای عەرەبە ئەمە فکرێکی زۆر هەڵەیە بێ پێشتر ئەمە ڕاستکەینەوە زۆر ڕاست لە ڕاستیە خورما ئەگەرچی نیشتیمانی بە شێوەی گشتی لە ئەسڵا منتەقە بووە بەڵام تاکو سەردەمی پێغەمبەر ئیبراهیم و ئیسماعیلیش عەرەب لەم منتەقا بە هیچ جۆرێ نەبووە تاکو سەدی مەئرب ئەڕوخێت و عەرەبە قەحتانیەکان بڵاو ئەبنەوە بە شوێنەکانە و هەندێکیانش نە مەدینە و هەندێکیانە چن عەرەب لەم منتەقانە نەبووە هیچ میوەیەک نییە عایدی هیچ عێرق و هیچ مەزهەب و هیچ جەماعەتێک بێ میوە خوای گەورە مێرەبان بەسەر زەویە دابەشی کردووە هی مرۆڤە سەرڕای ئەوەش یعنی زیادیش لەوە ئەو منطقە کە زیاتر نیشتیمانی ئەسلی عەرەبە قەحتانیەکانە یەمەن دەهەمیش نییە لە عالەمە لە مەسەلەی خورمایە سەرڕایەوە لە نیشتیمانی غەیری عەرەبیشان خورما زۆر زۆرەیە مەسەلەن لە ئێران و لە نیشتیمانی فارسەکان زۆر لە ڕۆژهەڵاتی کوردستان لای ئێمە شەوەی خۆتان بەچوی خۆتان ئەم هەموو دار خورما بینن لە ناو کەلارە ئێمە دار خورما هەیە و خورمای لەبەرەگرینەوە و ینی بەشێکی زۆر لە نیشتیمانی کورد خورمای تایە و سەرڕایەوە لە ئەمریکای جنوبی ئەگەر چی بۆ ئەوان نەقڵ بووە بەڵام ئێمە خۆ نەقڵ نییە کوردستان خاوەنی
خورماگەلێکی زۆرە خانەقین یەک پارچە خورمایە باخی خورما وانە گشتی ئەسڵ ئەو کەسانەی کە دێن ئەم بابەتانە ڕەبتەکەنە بابەتی ڕێگەسپەرستی یان شۆڤینەت یان وای لەکەن کە بڵێن وەڵام میوەیەک میوە عیدی هیچ کەسێک نییە خەڵکانێکی هەوڵی ئەم کاراندن بەڵام ئەو زۆر بابەتێکی گرنگە کە پێویستە بزانین ئێمە وەکو کورد بەشێکی زۆر لە سامانمان سامانی خورمایە کە ئەم بە ئەو پرسیارە ڕاستکەینەوە کە هەیە خاڵی دووەم ئێمە لە ئیسلامە زۆر گرنگی بە بابەتی خورما درراوە هەر لە داری هەر لە لقی هەر لە خورماکە هەر لە ناوکەکەی هەر لە سێبەری هەر لە باسی هەر لە سوورە و وێنەی خوش لە قورآانە کاتێ وەصفێکە لەوانەیە هەر کەسێک مرۆڤێک وەصفکا بێژە وڵا ژنێک هەیە درێژە پێی خۆش نییە خی گەورە مێرەبان وا وەصفی دار خورماکە فرێوە نەخ لە باسیقات یعنی باڵا بەرز یعنی گردن بەرز یعنی ملبەرز ویستم پرسیاری ئەوەش بکەم مامۆستا تەنانەت کە درەختەکە شەبینی ئەسا بۆ نمونە ئێمە ئەمڕۆ کە هاتین ینی ئاوا سەرنجمانەدا حتا باڵاکەش ئەڵێ جگای سەرنجە خورماکەیەوە کوتمان خەیاڵمان بۆ لە عیبادەت ئەمیش زۆر سەرنج ڕاکێشە درەخت ماوەسا علادین سجادی لە ڕشتەی مرواریا باسی دوو کوردەگاڵت دوو کورد هەبوون لە منتەقەی زۆر ژوور لێ خورما نەبووە تیجارێک ڕۆشتون بۆ حەج و بۆ عمرەوانە لە ڕێ خورمان بینەوە بەرزبووەیەکی وتێتی ئەرەکاورە ئەم دارە بۆ ئەو نەبەرزان بەرە بچکەڵی بۆ چی ئەو نەخۆی بەرز کردێتەوە خودی لە ترس حشترا لە ترس حشترا لە ترس حشترا بەرز بووە ڕاستیەکەی لە دینە زۆر گرنگی بە بابەتە دراوە یعنی یەکێک لە لایەنەکان قوتی مرۆڤە کە بەشێکی سەرەکی مانەوەی ئینسانە بۆ ئەوەی کە عیبادەت کە خاڵێکی تر لە خاڵەکان کە یعنی واخوای گەورە مێروان وەڕێکی خستووە کە لە مەدینە لە شوێنێک کە شوێنی دابەزینی ڕسالەتی پێغەمبەرە سەڵات و سلامی خوای لەسەر بێ خورما لەوێ تامێکی تایبەت جۆرگەلێکی جیاواز ئەگەرچی لە عێراق ئیسەوەکو بەم شێوازەی کە ویسە لە عالەمە هەیە عێراق تقریبا جۆری خورماکانی لە سعودەی زۆرترە وەکو لە ئەم شێوە جوگرافی کە باسەکەن یعنی لە سعودی نزیکەی 400 جۆر خورما هەیە لە عالەمە 2000 نوع خورما هەیە 400 جۆری لە سعودەیە 600 لە عێراقە 600 جۆر لە جۆرەکانی لە عێراقە جا بەسمەوەتانێ گرنگی زۆر بەم لایەنە دراوە بۆ سنەتەکەی سەرڕایەوە من حەزەکەم ئەسڵیەتی لایەنە دینیەکەی بگێڕمەوە ئێمە لەوە چه 20تانە پیرەمێرد وەصفی مرۆڤ کاڵێت تۆ ئەگەر بەخشیندەیە بێ وەکو داربی لەقەت لێدەن بەریان بۆ بخەیتە خوار و ئەمانە پێغەمبەری خوا سەڵات و سلامی خوای لەسەر بێ شتێکی تر باسەکە باسی دارەکە ڕاستە مرۆڤ ئەگەر صیفەتی لێبوردەی وەکو دارەکانی تر هەبێ وەکو داری پرتەقاڵ و سێ و دارتوانە لێ ئەدەی برد بۆ خەنە خوار جیاوازی پێغەمبەری خوا سەڵات و سلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ دارێک هەیە وەکو ئیماندارە جیاواز یعنی ئینسان کە بۆ ئیماندار کۆمەڵە صیفات وەرئەگرێ صیفاتەکانی جیاوازە لە خەڵکی تر ابن عمر گێڕێتەوە فەرمی ڕۆژێکیان لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم دانیشت بووم مناڵ بووم تەمەنم مناڵ بوو ئەمە کەی ئەیگێڕێتەوە لە سەردەمی خلافەتی ئیمامی عومەر ئەیگێڕێتەوە ئەفەرمی لە خزمەت پێغەمبەر بووم صلی الله علیه و سلم خالص بێ دانیشت بووم پێغەمبەر صلی الله علیه و سلم خالص بێ بە خەڵکەکەی فەرموو دارێک هەیە گڵاکەی ناوەرێ نمونەی وەکو نمونەی ئیماندارە کێزانە دارەکە چییە ئەڵێ هەر کەوتنە ئەوڵێ ئەو دارە کەس نای دار خورمای نەبێت ئەڵێ منیش لە دڵ مابوو بڵێم دار خورما و نەموت دوای پێغەمبەری خوا سەڵات و سلامی خوا فەرمی ئەوە دار خورمایە ابن عمر ئەڵێ باوکم فەرمووی ئیمامی عومەر فەرمووی خۆزگایە ئەوەم نەبووایە تۆ بەس جواب بدایەتەوە وتایە با لای پێغەمبەر شانازیەوە دەستکەوتایە کە جوابی پرسیارەکەی ڕەسوڵ الله دایەتەوە سەڵات و سلامی خوا لەسەر من لەوانەیە وتارێک دوو وتارم هەبوو لەسەر شێوازی ئینسانی ئیماندار لەگەڵ دار خورمایە لە چیا وەکو یەکن دوو تاری جمعەم هەیە تۆماریش کراوە بڵاو بۆ تۆ نزیکەی لە 40 بۆ 50 وەجهۆ ئینسانی ئیماندار لە دار خورماکە ڕێک فەرقەکانی لەوە چێ درێژە بکێشە لە پرسیارەکانمانە دەرەکەوێ بەس نقطەیەک بۆ جیاوازەکە بۆی پەیامی ئەم جملەی کە دەستم پێکرد تەواو بێ پیرەمێرد دەڵێ وەکو دارە لەقەی لێ بدەی یەکێک لە صیفەتەکانی دار خورما بە لەقە خورمات ناداتی لەقەی لێ بدەی خورمات ناداتێ ئینسانی ئیماندار صیفەتی وانە زەلیل بێ ئینسانی موسڵمان ئاوان نییە کەوا سوکایەتی بە نیعمەتی بکرێ هەر بێژە قەی ناکەمل شۆڕکە ئەوە لە دینی مەسیحیەت هەیە گەر زلەیەکیاندا لە ملاتە بێژە بدە لەم لاکەم ئیسلام قەتوانە ئینسانی ئیماندار لە ئیسلامە ناڵێ زلەیەکیاندا لێرە زلەیە بدە لێرەوە ئەوانە کۆمەڵی بابەتن ڕەبتی بە عیزەت و ئینشاءڵڵا ئەگەر تەمەن باقی بێ و لەگەڵتان بم کۆمەڵێک وەجهی شەبەهی بینی زۆر باشە دار خورما باسەکەی مامۆستا لە قورئانە هەم بە نەخل هاتوو هەم بە نەخیل هاتوو بەڵێ جیاوازی ئەم دوانەیە نەخیل بەڵێ طبعا کەلیمەی نەخل
اسمي جنسي جمعي نخلية لزماني عربية كوملك وشاهية بتاء وبياء يعني مفردة كيدروسة مثلا نمل يعني ميرولا قل نملا يعني يقدانا بونيرو مي بتاء بكاردي وبيش اسمي جنسي جمعي يعني بياء مثلا كردي عربي او انا بيش اسمي جنسي جمعي نخل كاتيا كجمع كرتو بنخيل جمع بيتوا لسرزني فعيل هندي كلنا هر كلمين نخله بنخيل وبنخلي جمع بيتوا يعني هرجي معناه جمع ده بلام كاتيا وتت نخيل معناه زور ترأدا يعني لبرو حرفي زياده لنخل معناه باخي جورترو فروان ترأدا لين وإلا هرجي همان شويه كمعناه جمعي كلمه نداينا نخل معناه كومل دار خرما ده نخله يقدانيه واتبو افرادكي تا الى اخره كبو جمع على النخل باشا مامۆسا ئەی سەبارەت بە کەلیمەی طیبە ئەوەی کە خوای گەورە لە سوورەتی ئیبراهیمە بەڵێ کەلیمەی طیبە ڕەبتیەکاتەوە بە بابەتی دارخورماوە بەڵێ خوای گەورە مێرەبان ئەفەرمێ خوای گەورە مێرەبان نمونەی داوە فەرمێ ومثل كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء مفسر كان متفق لسرهم بس دار خرمايا أصلي ثابت وفرعي سماء بابتك ربتي بلاني إيمان داره هو دار خرما گرنگی بهدف هذا إنساني إيمان دار ما يكك خالكانه طبعا من زورها هي بس أجر باز كان زورها بلام هاد جزء شيء باز كان من لو تارك بتفصيل باس يوم كردوه أصلي ثابت بمعنى إنساني إيمان دار دائما كملك بنماي عقيدة وبيرو باوري ثابتي هي هيج كسيك ناتواني بيجولينه أو أنا ثوابتي دين مانن ثوابتي إيمان مانن أجر خلافش مال لكم ولا اشتي درك يا به لثوابتي إيمانك اسمه خلاف إعجاز شيء يعني تصورك زور ثابت زور عظيمة أصلها ثابت داي الآيات تشخوا فرمي يثبت الله الذين آمنوا بالقول الثابت أما يريك بابتي إيمانك كقولي ثابت بريتي للتوحيد ليرى فرمي أصلها ثابت وفرعها في السماء سيرك أم فرعها في السماء كوملك نقاط دقيق تفسيريتي هاي فرع كتشيا ما بس يوتانا إما أصل فرع ماني أصل بريتيا لإيمان فرع بريتيا لأفعال أعمال الروجانمان كانت زور اعتيادية منو تولى بابتك جواز بيركين ولا اشتك غلط توم من جورك ليتجي من بجورك كتير جرينج أصلك يا ما دام ما بس تسركي منو تو أصل يسمى مثلا خلافك هي لبين دو مذهب على بابتك عقيدة برسالة لما داري هو كاركان كالله كاك تولى قلبا خلاف تانشي بوشي أم خلافك أم عليه لبرو أخوان نقصي نبي إيش الله بأخوان نقصي نبي ما دام مداري أصل ثابتة كمان يكشف بيسناك بين لسر فرعك يكتريب وكجنيا يكتري تكفير كان يا ظلم لا يكتريب كان أما لا نيكي فرعك نيكي كتر أو تاني كدار خرما كاتي برزة بسيد كان يستو أم دارنا ببين أم دارنا أوا برزبن أوا جورابن والله مو قد جرينجي بملاولانا هذا إنسان إيمان دار برو هدفه يعني مشغول نابيت حذافير وردكاري أم لاولاوا برو هدفي خويتش أم هدفي كي سركي هي برز برو برزيتش أبي بقية اللوتكا جاهو كاري برزبونكي شي ببي زانست أو زوياني كلو شونايك وملك نخوشياني بو بر دار ناش تايبت خرما لبر أوا خرما لبرو خواردنيكي شيرينا مترسي تيكلبوني هنديك لجوركاني بابلين نخوشي زوي بدا لخرماكا بۆیە پێویستە لە زەوی دوور بێ بۆ ئەوەی یەکێک لە سوودەکانێتی کە بەرزە بێتەوە جا سەیرەکەی ئەم شێوازە کە بەرزە بێگەیەتە هەدەف لە ناوەڕاستەوە بەرام ئەمە تەئەمولێکی وردە خۆم بیرم لەمە کردەوە طبعا ڕەشەبای زۆر دێت ڕەشەبا کاتێت دێت ئەدا لەم دارە زەنی چی پێیەکە ئەگەر بێت و ئەو ڕەشەبایە واوە و دارخورما بکاتە لەم بەرزی دارخورمای وا هەیە یعنی 20 متر بەرزە بێ 18 متر بەرزە بێ بەرزەکە زۆرە ئەگەر بێت و بەرامبەر هین بەرەنگاری بابێتەوە و شەڕی لەگەڵا بکە ئەیشکێنێت جاری با ناکە بەڵام باریکە بەرامبەر خلافات و ئینسانی ئیماندار لە گوێ ناداتە خلافات و ڕەشەباوێنی خەڵک ڕەشەبا بە خۆی بەملاولا بچێ من هەدەفە سەرێکەکەم گەیاندنی خورما و پێگەیاندنی شیرینیەکە لەسەرەوەیە ئەم بایکەوە لە خوارەوەدادە لە ناو قەدم مەشغوڵ نابن پێوە ئەمەنە صفاتی ئیماندارن بەس مامەسا ئەی فەرعوها فی السەماء بريتيني لبلكاني لبلكاني كبلاوة بيتوا بله جاء السماء لزمان عربية أكسك تفسير خينتوا لقرآن السماء معنيه السماوات زانا كان لن آية السماوات قورية يا سماء راجح ترين قوله السماء قورة للسماوات شو كتعريف السماء لك تبي تفسير علن كل ما علاك فهو سماء حتى بسرته بسماء حو طبقي أسمان وغيري أويش هاي قريبا فرمي فرعها في السماء
مەبەستیەوەتانێ پرش و بڵاوبوونەوەی خێر و بەرەکەتێتی سێبەرەتی حتا دوای ئەوە لقەکانیەتی یعنی ئەو لقە ئەشکێکەوێتە خوارۆ گسکی لێ دروستەکرێ حەسیری لێ دروستەکرێ با بڵێن تەیمانی ماڵی لێ دروستەکرێت زۆر شتە و بابەتەنەوە سوودەکان ینی ئەوەندە خێر و بەرەکەتی فەرعەکانی فراوانە زەوی نایگرێتە خۆی بێ بە ئاسمانە پرش و بڵاوێت ئەوە جوانی مامۆستابیری قورئانی چیکە لەو شتانی کە زۆر زۆر سەرنجڕاکێشە باڵێ ینی کەی خوێنیتەوە ئاەتەکە تووشی تەعجوبێکی سێرت دەکات ئەویشەوەیە کە جەنابەت باست کرد وتت دارخورما لەقا بەر نایەتێ ئامادەنیە ناجوڵێ بەڵەکەی بەس ئەو تا لە سوورەتی مەریەمە وهزي إليك بجذع نخلة تساقط عليك رطبا جنيا بلى أما بابتك تايبت وجوازة خواهي قولوا مهربان وكو شون شن بابي ميرد منالي بيه أما هل معرضي معجزة دار خرمان لقي لدي خرمات داتي بەڵام خی گەورە مێرەبان ئەڵێ وەکو چۆن تۆ بێ مرد مناڵتە دەمێ وەلقەیش خورمات بۆ خەمە خوارە گیناوە تایبەت بۆ بە مریەم و حەزەکەمەوە بزانین چۆن ئەمە معجزەیە ئەگینا قەت دار خورما بە لەقە خورما نادا ئەبێ بچێتە خزمەتی یعنی تەسەوەر بکە کاک پەیوەند ئەو کەسانی کە خورماکەنەوە شتێکیانەیە پێیە هەڵەکەنە قەی دار خورماکە ئەچن دایەگرن بکەوێتە خوارۆ خراپە بێ نایشکەوێت نایدا چکە سەعفەکەی ڕق ئەبێ بیبڕێ ڕاستە یعنی ئینسانی ئیماندار یەکێک لە صیفەتەکانی بۆ ئەوی نعمەتت داتێ بە تایبەتی یەکێک لە معناکانی نعمەت علمە ئینسان کە خاوەن علم بووە بێ بشە خزمەتی علمەکەی تا علمەتەدا ئەبێ لە ئیسلامە بە هەموو شێوازێک ڕێز و احترام بە جۆرێک گیراوە ئەبێ بشتە خزمەتی گەرەکتە خورما وەرگری ئەبێ تۆ بەرز بیتەوە بەلایە و ئەنجا داوای لێ بکەیت و لطفی خۆیت لەگەڵا بکە شیرینەکەیت داتێ چکە ئەوە بە هەتاکو ئەو ئاوەی لە بن هەسێرە و دار خورماکە هەتا و ئەوەی لێرەوە نەقل کرۆ بۆ ئەوێ و بەناو ئەو بەنجەرەیە ئەو شتەی بەرزۆ کردەوە یعنی ئەو شیرینیەی بۆ تۆ لەوێ دروست کردووە تاک بە تاک و تۆکڵێکی لە چوار دەوری دروست کردووە زۆر ماندوو بووە ئێستا تۆ بێ بەلەقە لێ دەیت و بەلەقە بۆت خاتە خوارد خۆی ئەوانەی دارەکانی تر ئەوە بێ حورمەتی و یا کەمی نییە بەڵام مەبەستمەوەتانێت صیفات گەلێک هەیە لە دارە جیاوازە صیفاتی ئیماندار جیاکاتەوە ئیماندار زەلیلیتیانە ئیماندار ئامادە نییە نیعمەتەکان بێ قیمەتکە مامۆستا هەستەکەی کە ئەو وردەکاری کە لە بابەتی درەختی خورما و جۆرەکانی خورما و سروشتی خورما لە قورئانە گرنگی پێدراوە فعلەن بۆ درەختی تر ئاوا نایبینی ئێستا بۆ نمونە لە سوورەتی قافە طلع النضيد بەڵێ يعني باسی طلعەکەیەکە باسی هێشۆکەکە باسی دانەکانیەکە مامۆستا ئەم وردەکاریە ینی بابەتێکی چی یەکێک لە هۆکارەکان حیوار و قسەی خوای گەورە مێرەبان لەگەڵ کۆمەلگایەکە خورما بەشێکی سەرەکیە لە ژیانیان يعني قوتيانا وكو شوني سيما خمان لمالو خواردني حتى لصحيح مسلمات بيغمبري صلى الله عليه وسلم فرمي مالي خرمايتي انا ببرسين طبعا زانا كان لتفسيري علينا وتايبت بو اهل مدينه نقبلي بو سرزوي جواز هر كسي قوتي هر شيء بي بوالن وكو تالم سردما بلاي مالي برنجيتي انا ببرسين يا بلاي مالك ارديتي انا ببرسين لو سردما خرما جزء كي سركي بو لجيانيان بشيك بو لهاوريان انجا لقليبون هر کەسێک لای خۆی سەری تەڵعەکەی کردووە سەری گەورەبوونی سەری خەڵاڵیان کردووە سەری پێگەیشتنی جیاوازی گەورەبوون و شێوازی لە چەکەرەکەیەوە باسیەکە تاکو کاتی پێگەیشت ئەنجا لە کاتی ڕووتابی اینجا کاتی دانان و جیاکردنەوەی شیرینیەکەی بۆەوەی بیگۆڕن بۆ تەمر و وشکبوونەوەی وشکردنەوەی اینجا قوتکردن و هەڵگرتنی لە ماڵا بۆ ئەوەی هەر ڕۆژێک بە پێی نەفەقەی ڕۆژانەی کەسەکە بتوانێت چەندێکی بداتە ژن و مناڵەکەی لێی بخوا بۆی برسینە بن ژیانیان بچێتە ڕێوە بەشێکی سەرەکی ڕەبتی بەوەی خوای گەورە مێرەبان خیتابی لەگەڵ کۆمەلگایەکە بۆ ئەوەی عیبرەت لەوانەی چواردەوریان ببین ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئەو گرنگی وردەکاریە لە بابەتی خورمایە نمونەیەکە بۆ ئەوەی سەرمەشق بێ بۆ ئینسان تێبگە من جاری وا هەیە دێم بۆ مزگەوت دارێک لە ڕێگەما هەیە کۆمەڵێک کاتێک کە وەختی بەردێت نزیکەی 5 مانگ بەلەوەی کە وەختی بەری بێت 5 مانگ بەلەوە سەیرەکەم دارەکە دەسەکاتە تەقاندن گڵا دروستکردن من هەموو ڕۆژێ ئەمە ڕێگەم هەموو ڕۆژێ چمە بۆ ماڵ دێمە بۆ مزگەوت چم بۆینەکە دارەکە تەقیوە کەمە سەرەکەم بەیانی دێم سەرەکەم گڵاکەی تۆزێ دەرکردووە دوو ڕۆژی تر سێ ڕۆژتر دێم سەرەکەم گڵاکەی گەور بوو کەمە سەرەکەم ئەمەی وایسە هیچ گڵای پێوە نەبوو بوو بە سێبەر کەمە ئەنجایی تر بەرەکەی دەرەکات تا تەشەناکە زیادە بێت 5 مانگی پێچێت تا بەرێکی شیرین بۆ من پێگەێنمیش ئەوە لە یەکەمەوەی ئەڵێم خوایەگەیان 5 مانگە وەزیفەیەکت ئەم موظەفەت لە بەردەم منە داناوە
خەریکی ئیشی شەو ڕۆژە بیر ئیشەکات ئەگەڕێ بزانچ تۆ بێنە معمەلێک دابنرێ ئاوی پیا بکەی لەو دیوە تامت بۆ دەرکە خوا لە قورآن لە شوێنێکە باسکە فەرمێ وفي الأرض قطع متجاورات پارچەکان کشیان دراوسەیەکن هەر ئەوەتانێت ئەوە داری نارنجە ئەوە پرتەقاڵە ئەوە خورمایە هەرێک تامێکی هەیە هەمووی لەو ئاوە فيسقى بماء واحد ونفضل بعضها على بعض في الأكل خورما وەکو نمونەیەک وەکو میوەیەکی تایبەت خوای گەورە مێرەبان کە باسی ئەکات و گرنگیەداتی و وردەکارەکانی باسەکە تۆ بێت لە ماڵەکەی خۆتا کاتێت دەیتەوە ئەو دارەت کە دانەوە دارێکی توت لە ماڵە هەیە سیر کە سێ چوار مانگ پێشەوەی مەوسمیت و بێ سێرەکەی دەسەکاتە گڵا دروستکردن و کەمەکەمە شت دەرەکا بۆەوەی ینی سەیریەکەی ڕۆژ لە ڕۆژ بەرەو شیرینیە چێ تامی ترشە بێت بەلاوە تامی تاڵە تامی تورتە کەمەکەمە بەرەو شیرینیە چێ ڕەنگی سەوزە ئەگۆڕێ بۆ سوورە ئەگەڕێ بۆ ڕەش ئەگەڕێ بۆ سپی ئەمەە گشتی تەئەمولات و وردەکاریە لە ئەو سونعەتە عەجیبەی خوای گەورە مێرەمان دەبێ معمەلێکم بۆ دروستکە ئاوی پیا بکە لەو دیوە تامت بۆ جامە مساوازام جەنابیش لە شوێنێکە ئیشارەتی پێەکەی لەوەی کە زۆرجار تۆ ئاوی سوێری ئەەکەی دەبن ئەو لەسەر ئەوە یەکێک لە شوبهەکانیەتی ئینسانی ئیماندار بە بیئە منهەجی ئیمانەکەی ناگۆڕێ تۆ بەروبوومت شیرینە ئەگەر لە کۆمەلگایەکی کۆمەلگاکە ئاوی سوێر بوو هەر شیرینێکی تۆ نابڕێت تۆ نابێت دار خورما لە برۆ بڵە وەڵام من مادەم لەم زەوی ئاوەکەی شۆرە منی تر لەمە دو شتی شۆرتان دەمێ بۆ ئاوی شۆرەکە نەبنم ئینسانی ئیماندار قەت بیئەی ناگۆڕێ بڕێشت هەیە ئەساسیات و بنەمای ئەخلاقی ئیسلامیە ئێمە ئیسە بەداخەوە ئەگەر بێت ئەگەر لە سیفەتە دار خورمایەکە لامان نەدابێ کۆمنت و فەیسبوک و وەسایلوانت لە ئەخلاقی ئیسلامی و ئیمانداریمان ناگۆڕێ لەگەڵ کەسێکە خلافمانە بوو هەموو شتێکی بە حەڵال بزانی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە کۆتایی تەمەنیا لە حەدیسەکە فەرمی كل المسلم على المسلم حرام لە ئەخیرا لەیەکێک بینەکانی حەجەت الوداع فەرمی ئەمە چ ڕۆژێکە وتیان خوا ئەزانێ فەرمی ئەمە مەگەر ڕۆژی جەژن نییە جەژنی قوربان نییە فەرمی چ مانگێکە وتیان خوا ئەزانێ خوا و پێغەمبەرەکەی فەرمی مەگەر مانگی ذوالحەجە نییە ئەمە چ شوێنێکە وتیان خوا و پێغەمبەر فەرمی مەگەر مەککە نییە وتیان بەڵێ پێغەمبەری خوا فرمي فإن دماءكم وأموالكم وأعراضكم حرام عليكم كحرمة يومكم هذا في شهركم هذا في بلدكم هذا لهر شوێنێک بن لەسەر زەوی خوێنتان ناموستان کەرامەتتان عرض و ناموستان حرامە لەسەر یەکتری ماڵتان لەسەر یەکتری حرامە وەکو کەسێک من بێم لە کەلارە لەم مانگی ڕەمەزانەیە کە مانگی حرام نییە مانگی ڕەمەزان لەم مانگی ڕەمەزانەیە بێم ماڵەکەی تۆ بخۆم وەکوەتانێ لە ڕۆژی جەژنی قوربانە لە ناو مەککەیە کرد بێتم لە ئیلحادم لە حرەمی خوایە کرد بێ ئەمە گشتی تەکید لەسەر واکاتۆ کە ئینسان کە صفاتی دار خورمایە بوو بە ئاوی سوێر ناوەڕێ بامەسا لە سەبارەت بە تام و ڕنگ باڵێ ئەوەی کە خوای گەورە فەرمێ سینوان و غەیر و سینوان باڵێ ینی سەیرەکەی مامەسا وەکو وتمان بەیەک ئاوە درێ باڵێ بەڵام ئەم هەموو جۆرە 2000 جۆر هەیە 2000 جۆر 2000 جۆر خورما لە جیهانە هەیە 400 لە سعودی 600 لە عێراق طبعا جۆریش دیسان پەیامێکە ینی شتێکمان پێڵێ هەر جیاوازیەکانیش معنەی یەکێک لە پەیامە گرنگەکە چییە لەسەر زەویە خوای گەورە مێرەبان دوو مرۆڤ دروست ناکە هەردووکیان وەک یەک بن ئللا ئەبێ جیاوازی هەبێ یعنی دوو مرۆڤ ئەگەر وەکو یەک بیریان کردو وەکو یەک عەقڵیان شکلان وەکو یەک بوو دەنگیان وەکو یەک بوو نوسخەیەک بوو لە ئەو معناوە یەکێکیان زیادەیە خوای برێنێ زیادەیە بۆچی هاتوویتە دنیاوە کاتە تۆ هیچ جیاوازیت نییە تۆ چیت هەمومان سەرێکی تابعی ڕنگمان تابعی دەنگمان تابعی فکرمان تابعی جوڵە و تابعی حتا شێوازی ڕێکردنمان هەموو شتێکمان لە یەک جایە هەر کەسێ بە جۆرە ڕێەکە هەر کەسێ بە جۆرە پێیەکەنێ ئەمانە گشتی کە پێغەمبەری خوا سەڵام فەرمێ وەکو ئیماندارە وا ناکات جیاوازیەکان لە فەزلی خورماکەم کاتەوە لە شیرینی خورماکەم کاتەوە من ئەگەر بچینە سەر بابەتە ئەدەبەکە ئینشاءالله زۆر ئینشاءالله بەڵێ طبعا خورما جۆری لەیینەکەی زۆرە زۆر تایبەتە باڵێ ڕاست قورئان ڕەبتێکاتەوە بە قسەکردن باڵێ هەتا موسى عليه السلام کە خۆی پەروەردگاری نێرە قەولا لەین داوای لێکە کە بە لەیینە قسە لەگەڵ فیرعەون بکە لەیینە مامۆستا باڵێ ئەمە هەستەکەم آياتك بله لقرآن بيه فرمي ما قطعتم من لينة أو تركتموها قائمة على أصولها لينة ريك معناه دار خرماية بمعنى أو دار خرمانة كبالين زور برز نبوة بلام شيرينيكي زور تايبت يعني نرمي حتى كو أو إنيك لناوية هي
بەنجەر سوکەری ژینە شەکەرێکی کە لە ناوی هەیە کە ئەفرۆشرێ تایبەتمەندیەکی هەیە خی گەورە مێرەبان باسیەکە بەلینە بەبستیەوەتانێک کە دارێکە نەرمونیانی لە ئەدایا هەیە لە ئەدا و پێشکەشکردنی ئەوەی لە خۆدارەکە خۆی ڕقە بەڵام لەبەرەوە خوورماکە خورمای نەرم و جوان و ڕووتاوی زۆر زۆر جوان لە حربە حرامە بە هیچ جۆرەدار ببڕێ بەڵام خی گەورە مێرەبان لەوێ ئاماژە ئەکات کۆمەڵێک خائین لە جوولەکەەکانی خەیبەر کاتێک کە خیانەتیان کردووە لە مسلمانان هەندێک دارە هەبووە ڕێگر بووە لە هین خی گەورە مێرەمان فەرمێ ئەگەر دارێکتان بڕیۆ خوا ئیزنی پێتانداوەی لا خوا ئیزن نادا دار ببڕدرێ جا لەوێ مقارنەکەی لەگەڵ ئینسانی لەینا کافرمە قولا لە قولا لەینەن پێغەمبەری خوا صلی الله علیه و لە صفاتی ئیماندارە فەرمێ ئینسانی ئیماندار لەینە لە عیبارەتیا لە زمانیا لە تعبیریا لەگەڵ خۆیان لەگەڵ هاوسەریا لەگەڵ دەوروبەریا لەگەڵ کەسەکانی دەوروبەری ڕێک مقارنەیەک یەکێکە لە مقارنەکانی بینی مرۆڤ لەگەڵ دارخورمایە کە دارخورما ئەو ئەدا ئەجوانە نەرمەی هەیە بابی ئەیەکی ڕقوش سوێر و گەرم و ئەوانە تەبێ بەڵام تۆ تابعێکی شیرین بەس هەستەکە مامۆستا ینی ئێمە گەر لە دارخورما وەکو بابەتە مجەڕەدەکە بینینە دەرەوە خی پەروەردگار کە ئەم هەموو نمونەی پێێنێتەوە لە قورئانی پیرۆزە ینی معقول نیە توی هەروەکو دارە ڕقەکە تەماشای بکەین باس لە بەرهەمەکەیەکە وانە ئەگەر تێکەڵ بە ژیان نەبێتەوە ینی تۆ ئێستا ئەگەر باسی لەینە بکەیت ینی خەریکە مامۆستا ئەم جۆری قسە باش و قسە شیرن و گفتوگۆ باشە خەریکە لە بینێچێ مامۆستا بەداخەوە ئەوەش تەسیر و بیئەی غەربی نازانم بێژم غەربی چی غەربی خۆتان نەزان بە چای خۆتانە بینن کە ئەوان لە سەدەکانی ناوەڕاستە گۆشتی مرۆڤیانە خوارد یەکتریان لەسەر خلافی مەذهبیە کوشت هاتن لەسەر مادە و لەسەر سەرمایه‌داری یەکیان گرت و دەستی یەکتریان گرتووە کۆمەلگایان کردوتە کۆیلەی خۆیان بە بیتاقەیەک بە کارتێک ئەو کەسانە هەمویان کۆیلەی حکومەتی خۆیانن دێن دەست بۆ هەموو وڵاتەکانی عالەم و بۆ هەموو شوێنەکانە بن هێشتا ئەوان ڕەمزی چاکن سێ کە بزان زمانی ئەمایان چی لێ کردو بەرامبەر یەکتر هەر ڕەحمان بەرامبەر یەکتری نەما ئەو برایەتیە ئەو تەباییە ئەو خۆشەویست ئەو نەرمونیانی کە ئیسلام فێرمانی کرۆ گشتیمان لە دەستدا زۆر ڕاستە مامۆستاجیان تەمان بەرنامەکە کۆتایی هاتووە بەڵام من تەکلیفێکم هەیە لەوەی کە ئەگەر لە بەشی دووە میشان لەگەڵمانە بمێنیتەوە سوپاس دەکەم چکە هێشتا پرسیار ماوە نەچووی لەسەر بابەتە ئەدەبیەکانی ئینشاءالله خۆی بگەڕێنە بۆ ئەدەبە کوردیەکە زۆرشید بەڵام خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەماڵقەیەش هەتاکو بە گەشتنەوەیکی دیکە دیسان هەر لەگەڵ جەنابی مامۆستا جاسمە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ